ئەنگۆ نەتاندید ئاگرەکەتان کەی ژیندیت وعدێت چینە هەورازیەکەی بەسەکەوتنە بۆ دووکەتاندی. مام حکمات جوتیارێکی گوندی گرتەپانە سەر بە قەزای بەردەڕاش. دوێنێ ئێوارە کاتژمێر 4 ئاگرێک لە زەویەکەی کەوتۆ زیاتر لە 120 دۆنم گەنم لە زەویەکەی سووتا. لەگەڵ مام حکمات هاتووینە شوێنی ئاگرکەوتنەکە. باس لە چۆنێتی ڕوودانی ئاگرەکەمان بۆ دەکات. ئەوە جێ ئاگر خوددا دەزانی ئەو بەردە لازمە مەشاکلی چاکی بیش ئەمن دەلێم ئەو بەردە بلندە دەڕاستە لێدا ئاگری بن کردی ئەلێرە ئاگرەکە ئەلێرۆ شێ من دیتم ئەوەندە بۆ ئاگرەکە ئەوەندە بە خوددا دەزانی ئاگرەکە ئەوە جێکی ئەو جا هەتا منداڵ هاتون و لێرەدا کەتون و بەسەر کەوتنەوە ئاگر باش دەهات سەریع بوو وەڵا با بردی لەولایەش بردی بەس باش بۆ عالەمەکە هاتن بەڕاستی عالەمەکە زۆر هاتن و گوندانە هەموو هاتن بەزەوە لێرە هەموو جێ سوتانەکە ئەوەندە هەندە بلند بوو مابێنێ ئاگرەکەی دەڕاستەی 50 مەتر هەبووە هاانێ وەڵا لێرە گەڕامەوە لۆ ماڵ گوتمە منداڵان کوورە خێرا بن بە خودی ئاگر بەربی وەڵا منداڵاتن بەتەنیان هیناوەنا داکەوتن لێرە ناوکەندەی باقۆرە هەتا بەسەر کەفتن ئاگرەکە تەشانەی کرد ڕۆیشت با لە وەڵا عالەمەکە هات بەڕاستی پاشدا حریق هات بەس حریقی ئەوە چ نەبوو هیچ نەبوو حریقی ئەوە لەبەت هیچی نەکرد بەس حریقی دوانێ بەردەڕەشی ناباش بووە بەردەڕەشی حریقەشی باش بوو کرد بەس پاچ بوو دەخلەکە ڕۆیشت ئاگر بردی عالەمی شاد زۆر وەڵا 1000-2000 کە زیاتر عالەم مەوجود بووی. ئاگرەکە لەلایەن تیمی بەرگری شارستانێتی قەزای بەردەڕەش و نەحیەی دارەت و بە هاوکاری خەڵکی گوندەکە و ئاگرەکە کۆنتڕۆڵ کرا و گوژێندرایەوە. جوتیارانی زەرمەندی ئاگرەکە داوای قەرەبووکردنەوە لە حکوومەت دەکەن بە پێی خۆیانیش بەهۆی ئاگرەکە زەرەر و زیانێکی زۆریان پێکەوتووە و بەرهەمەکەی ئەمساڵیان هەموو سووتە. دەڕاستەکە لە شوێنی ڕووداوەکە لەوێندەر خنکاندی کە تەوا بن و سەعاتێک لەوێندەر دەڕاستەکان چا کردەوە و هەروەها منیش لەوێن دەربووم ئەوکیان کرد ئەو شوێنەی کە ڕووداوەکەی لێ بۆ ئێوێن دەرما هەموو دووریەوە ئەمە ڕۆیشتین سوڕاینەوە تقریبان وەڵا 200 مەتر لەوێن دەردوور ببووم نشکاوەشێ سوڕامە لە جامی بینیم ئاگر کەوتەوە هەتام هاتمە خوارە ئاگرەکەتان نوێ هاتە باردەکان کەلکی نەبووە بەلە نێزیکە 120 دۆنمەوە زیاتر سووداندی وەڵی ئەگە حکومەت قەرەبوومان بکاتەوە باشە و ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی هاوین و دەستپێکردنی دروونەوەی گەنم و جۆ ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە زیاد دەبێ. لە ماوەی 10 ڕۆژدا لە سنووری قەزای بەردەڕەش و ئاکرێ و شێخان 30 ڕووداوی ئاگرکەوتنەوە ڕوویداوە. محەممەد جەلیل کەناڵی گەلی کوردستان بەردەڕەش.